ڕوبەری وەڵڵا هێندا دەترسین تا خوای گەورە دەڵێ بەسە شەوێن تەما بەخۆنیە ڕۆژن تەما بەخۆنیە ئەوە شوانە دەڕوا مەڕی دەبات زراو نالی دەچی دەڵێن تا دێتەوە تایارە تۆ پێی لێ دەدا ئەوجار ناوێرین وەکی پێویستە بەو لەولایەندا بڕۆین ئاژاڵی خۆ بەخێو بکەین هەموو شەو ڕۆژێ مەدەمەترسی داینە ئەوە تانێ دوێ نەکینەی لەوەندەرەیدا شەوە کردی لەوەندەرەدا ئەو ماڵی دێمە شوان دەتۆز و خۆڵێدا غەرق بوو وڵای دەیگوت هەموو هورتکە بەرد و ئەش لە بۆ سەرجەی شوانی بەڵام خوای گەورە ڕحم پێ کرد بوو خوای هەجەل نەهێنا بوو دەناجێ و سەرینی دەشوانی دەبەر تۆز و خۆڵی هاوا بوون ئەگە تیارەی لێدا بوو بڕێکیژی دوور بوو بەڵام ساچمە و شت لە بۆ ماڵان هات بوو خوای گەورە ڕحم پێ کردوون خوای نەجاتی دابوون هەموو شەو ڕۆژێمە ئەوها دەمەترسی داینێ بەڵام جا چار نییە نازانین چ بکەین کاسپی نییە ئیژ نییە ئەگەر دەست لێ هەڵداگری نەحەوێەوە دەست لێ هەڵناگری ئیمەترسیت زۆرە شەو ڕۆژێمە هەر دەمەترس داینە داواکارین ئەوەیە لە بۆ خەڵک ئەگەر هیچ چار و قودرەتەکە بێ داواکارین ئەوەیە ئەگەر خەڵک بژی لە بۆ خۆی بە کەیفێ خۆ کاسپی خۆی بکە ئاژاڵی خۆی بەخێو بکە ئەلحانەوە ئەمە ئاژاڵ بەخێو دەکەین هەندێک خەڵک دەڕوا لە بۆێ بوێ ئیوە هەیە ئەلحانە لەوان شاخان لە کەنگرێ لە ڕێواسێ لە بۆ خۆ دەستکەکی دێنی تایواری بە 2,000 دەدا تایارە ئەوان شاخان دەکوتی ئەدیەگەوە بە بەرکەوتن خۆ ئادەمە ترسی دیانە ئەوش داواکارین ئەوەیە ئەگەر هیچ چارە و قودرەتەکە بێ ئەو مەترسیە لەسەر ئەو خەڵکەی هەلاکەوی ئیشاڵڵا بۆ کەیفێ خۆ خەڵک ماڵاتی خۆی بەخێو بکە و کابرا لە بۆ خۆی کاسپیە بکە و ئەگە حکومەت محاش و شتیشمان ناداتێ گەلین گەڕین کاسپی خۆ بکەین خۆ بژێنین بەشێ بژێوی ژیانی خۆ جۆڵێەوە هەر باشتە ئەری وەڵڵا داواکاریمان ئەوەیە گەر هانی تورکیا بدا ئەو سنوورانە بەردوومان نەکات هیچی دیکە ئەو خەڵکە لە بۆ خۆی بە هەوسێ خۆی کاسپی بکە لە بۆ خۆ ئیشێ بکە ئەلحان هەیە دەستەوە سەر بڕکە تەماتان دەکا بڕک خەیاران دەکا کابرا هەردەمە ترسدایە شەو ڕۆژێ کەس بە تەمای خۆی نییە مەترسی زۆرە زۆر ترسان بەڵام چارە نەبوو هەڵینە بۆ چ شوێنە بەرێ وڵا شوانەکە ئەلێ لە پەنا شوانی دابووی دوور نەبوو گەلێک لێ ساسمەی لە پەنا هەرزێ کەوتو وڵای دەیگو ئەو تۆز و دووکەڵ و وانەکە هات کۆخم دەگەڵ هاتێ و تەنگە نەفەس بوو کوڕەکەن دەبوو هاتەنێ و مەڕیمەڕ هەموو ڕەویەوە لەوێ ئەگە هات مەڕی بەسەی کردەوە وڵا دیسکە گۆبن کەوت بەو خنکا بوو یەکی دیکە لاقش کا بوو کوڕەکەن زۆر ترساوی لەبەر مەڕی لە سەر خەرەوێڵی بوو خای دەیگو 3-4 ساسمە لەبەرە خەرەوێڵی کەوت بوون وەکی بە چەنگال بە تاڵ و شتیدا دەخیز و بەردی ئیوا بوو سەر خەرەوێڵەی ئێرەکانە هەروە پڕ بوو لە بەردووانەکەی خۆی هەتا بەیانی ئەو غمارە نەبڕادەوێت دەوڵێدا پڕ داوەستا بوو زۆر دوور نەبوو لە ماڵ دێمە وەتا لێو لەو پشت ماڵانە وەڵڵای جا پێم وایە ئەگە حکومەتی ڕابگری چاکە بەڵام ڕای ناگریەوە تورکیا چ حکومەتی دەیدیژنینە چ حکومەت هەنا وڵڵای حکومەتی عێراق داوان لە حکومەتی عێراق ئەگە ڕای بگری و خەڵکی چی دیکە خەڵکی فەقیر بە تەرەفیان نەدرێ و چی دیکە وانەکێ نەبێ و ئاژاوە و شەڕشتە نەبێ داوان ئەوەیە لە حکومەتی خۆ پێشاندان نادەکرێ بەڵام جا پێشان خۆ پێشاندان چاکە بکرێ بەس بەکەمی دەکرێ خوا بەرێ بەخوا ئەلحانە دەستنە شاخی ئازراون دەچی شەوێت تا بەیانی دێنەوە لە تیارە شتی زۆر مەترسیە هەیە بەڵام جا چ بکەین چارە نییە وەڵای مە لە ژیانی خۆ دەبێ زارین بەڵام نازانین چ بکەین بێم حاش و شتی زۆر ناخۆشە دەنا وەڵڵای ژیانی مەڕداری نەماوە ئەوەندەی بە زەحمەتە ئەوەندە عەزیەتیا هەیە ئەلحان تا ئێواران ئادەخین کە ئێزمان نەدەشکی